گەیشتینە خاڵی نۆیەم کە بریتی بوو لەوەی کە صون أعراضهم والذب عنهم بالحق ئەوەیە کە ئینسان دیفاع لە زانایان بکە شەرەفیان بپارێزێ و نەیەرێ خەڵک زیادە ڕەوی بکەن بە زمان و بەدەست لەسەر زانایان جا ئەم حەقە لەسەر هەندێک خاڵ وەستاوە ئەگەر عالمێک هەڵەیە بکە زەلەیە بکە ئەمە حەڵاڵی ئەوە ناکات کە خەڵک قسەی پێ بکە شەرەفی هاتەکەن يعني ناكريه هەموو عالمی ئەم دنیاە لە سەردەمی پێغەمبەرەوە تا ئەمڕۆ لە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕزای خوایان لێبێ تا ئەمڕۆ قابل بوون هەڵەیان کردووێ زەلەشیان کردووە هیچ عالمێک نییە زەلە نەکە يعني پێی نەخلسکێ زەلە يعني ئەوەیە کە لە مەوزوعێکا پێی نەخلسکێ هەڵەیە نەکە هیچ کەسێک نییە یەک عالمم بۆ بێنن لەسەر ڕووی ئەم زەویە هەموو قسەکانی سەح بێت و بێ هەڵە بێ نییە ئەمە معنای ئەوە نییە کە تۆ ئەگەر غەڵەتێک لە عالمێ بینی ئیتر بە کەیف خۆت بەرببیتە سەر و گوێلاکی ناکرێت و نابێ بەڵام لە هەمان کاتە ئەبێ عولەماکان و زاناکان ئەمە نەکەن بە هەلێک ئیتر بە کەیفی خۆیان دین بفرۆشن بە کەیفی خۆیان یاری بەدین بکەن لەبەر ئەوەی هیچ کەسێ بۆیان نییە نابێ هیچ کەسێ قسەیان پێ بکە برا قەسەم بە ڕەب العالەمین ئێمە هاین لە زروفێکە ئێستا زروفەکە زۆر حساسە سەردەمی سۆشیال میدیایە یعنی ئاسان نییە تۆ هەر ڕۆژی بەزمێک ئەنەیتەوە بە مسلمانان هەر ڕۆژی کێشەیەک بە مسلمانان دروستەکەی و کەسیش بۆی نییە قسە پێ بکە خۆی نابێ بکرێ بەس تۆ ناتوانی دەمی هەموو مناڵەوەرتی ئەم دنیاە ببەسی ناکرێت هەندی هەڵە هەیە بەڕاستی ئەگەر لە دەمیشت دەرچوو پێویستە اعتزار بکەی نەک بڕۆی بیانووی بۆ هەڵەکە بێنیتەوە غەڵەتی گەورە ئەکەن دوای ئەوە ئەڕەن کاکە ئاخر واو ئاخر خوا و پێغەمبەری خواوان و تۆ ئاخر نابێ و هەر کەسێ بوا بڵێ وایە و يعني يشتان أو أرى خلق منافقك يشتان أو خلق تكفيرك خلق تبديعك شيء قسان بالشخص خوي كردوه بغلطك أو كردوه لجاتيه ويه درتشوك بياو بلي كاكا غلطك بابا همو مروفي غلطك كردوه تاني ملاش غلطك برا من أو ملايمك غلطك والسلام بياو با إنسان بيويسته لهندي مواقفه يعني بصراحة بلي كاكا من غلطه وأو كاتش خلق دڵنیام خەڵ دەستخۆشی لێکە چەند خۆشم مامۆسای ئاینی یعنی ئەگەر هەڵی کرد بڵێ هەڵم بەخوا هەموو کەس ینی ڕێزی لێگرێ هەموو کەسی احترامیەک دێ بەڵام ئەوە زۆر ناخۆشە کیبر و تەکەبر پێ بکە ئەگەر خەڵ ڕەخنە لە شخصی خۆت بگرێت وا دەریخەی کە ئەنەوە خەڵ ڕەخنەی لە ئاەتی قورئان و حەدیسی پێغەمبەر گرتووە یعنی خۆت ئەیکەی بە قەڵغانی بۆ خۆت بۆ خۆت لە پاڵێ بشاریتەوە ئەوە زۆر غەڵەتێکی گەورەیە بۆیە ئەگەر مامۆسایان غەڵەتیان کرد معنای ئەوە نیە شەرەف و ناموسیان حەڵال کراوە بە کەیفی خۆت قسەیان پێ بکەی و ئەبێ مامۆسایانیش قەدری خۆیان بزانن و حەڵە لە دوای هەڵە نەکەن ئەوەی کە پارێزراوە لە غەڵەتکردن تەنها پێغەمبەرەکانە غەیری ئەوان قابلن بەوەی غەڵەت بکەن زانای ئاینی ئەگەر لە ئیجتیهادێکە لە بابەتێکی ئیجتیهادی نەک بابەتێک یعنی بڕاوەتەوە لە دینە ئەگەر لە بابەتێکی ئیجتیهادیە قسەی کرد محاولەی کرد و ئەو پەڕی هەوریدا یان ئەی پێکێ یان نایپێک مادام ئەم مخلصن نەک کەسێکە علمی پێ نییە علمێکی چاکی پێیە و مەجالیش دراوە کە لێکۆڵینەوە بکە ئیجتیهاد بکە علمیشی پێیە لەبەر خاتری خوا خەریکی مەوزوعەکە یان غەڵەتەکە یان غەڵەت ناکە ئەگەر ئەو پیاوە مادام کەسێکی عالمە و دڵسۆزیشە و بەنیەتێکی پاکۆ ئەوەی کردو ئەگەر غەڵەت بکە ئەجرێکی هەیە لای خوای تەعالە غەڵەتیش بکە بەڵام ئەبێ هەک عالم بێت دوش دڵسۆز بێ ئەگەریش بێ پێکێ دوو ئەجری هەیە کەوابوو ئەو کەسانێک کە عالمن و دڵسۆزن گوناحبار نابن لە ئیجتیهاداتە بەڵکو خێرشیان دەسەکەوێت ئەگەر پێکای دوو خێرە ئەگەر نەی پێکای یەک خێرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إذا حكم الحاكم فاجتهد فأصاب فله أجران وإذا حكم فاجتهد فأخطأ فله أجر حاكم أفرمي أجر حاكم يعني كسك شايسته أخوي حاكمه هر کس یاسیو لشتک قصب کا و غلط بکاو بیجو توش شایسته نی داخل بر اماکن کسی بر اماکن شایسته به عالم به مفتی به قاضی به يعني گشوت او پلیه اگر او کس حکمی کی کرد لبابتك قصی کرد فتوای کی دا غلطی کرد اگر پیکای دو اجری هي پیغمبر فرمی صلی الله علیه اگر حکمی کردو اجتهادی کردو غلطی کرد اجری کی دا سکوي دو اجری هي لبروي یک پیکای دوش ماندوبو حتى گەیشتۆتە ئەوە دوو ئەجری هەیە ئەگەر نەشی پێکا ئەو هەر ماندووبوونەکەی کردووە بۆیە ئەجرەکەی هەر هەیە
گوناحبار نابێت چونکە ئەم عالمە وبدڵ سۆزی شەوری داوە. طبعا ئەوەی کە خوای گەورە عوزری پێداوە ئەی مسلمانان چین قابل مسلمانان بۆ عوزری نەدەنێ. خوا فەرمێت ئەگەر غەڵەتی کرد مادام عالمە و دڵسۆزە غەڵەتی کرد خوا فەرمێ من ئەجرێکی دەمەوە ناڵێ قسەی پێ ناکە خوای تەعالا سزای نادا ئەجرێ داتی ئیتر ئێمە بۆ يعني ئێمە بۆ عقوبەی بین لە دنیا پێش ئاخرەت. ئەو عالمەی کە علەمای ئەهلی سونەن و علمەکەی لەناو خەڵکا بڵاو بوویەوە کە ئەمە پیاوێکە خاوەن فەزڵە و خاوەن علمە و خەڵک ئیسفادەی لە علمەکەی کرد ئەگەر غەڵەتی کرد ئەگەر پێکای خەڵک ئیسفادە لە علمەکەیەکە بەڵام ئەگەر نەی پێکا خەڵک شوێنی نەپێکانەکەی ناکەون. ئەخە مشکلەکە ئەوەیە ئەمڕۆ نایشی پێکی خەڵک دوای کەوتۆ وە جۆرانە شوێنی ڕێگە دیفاعشی لێکن دیفاع لە غەڵەتەکانیەکەن. ئەخە ئەمە زۆر خەتەرە. دیفاع لە غەڵەتەکەی مەکە بڵێ غەڵەتە بەڵام نابێ قسە بەخۆی بکرێ مادام ئەمە کەسێکی دڵسۆزە و کەسێکی عالمە. دیفاع لەوە بکە کەوا قسەکردن حرامە قسە پێکردنی بەڵام دیفاع لە غەڵەتەکەی مەکە. غەڵەتەکەی نابێ کەس شوێنی بکەوێت و ئەبێ تۆش واجبە لەسەر ڕوونی کەیتەوە. یعنی ئیسا ئەگەر کەسێ غەڵەتی کرد ئێمە ئەبێ بڵێن کاکە نابێ کەس قسە بەو بکە مادام دڵسۆزە و عالمە بەڵام غەڵەتەکەی ئەبێ کەسمان بڵێن کاکە ئەوە غەڵەتە. بەڵام ئەمڕۆ مسلمانان و زۆربەی زانایان لەوە بێدەنگن غەڵەتەکان ڕوو ناکەن و بۆیە مسلمانان ڕۆژ لە دۆڕ ڕۆژ غەڵەتەکەن. ئیمام ابن القیم ئەفەرمێ هەر کەسێ علمی هەبێ بە شەرع و بە واقع ئەزانێ قەطعاً پیاوی جەلیل يعني عالم و زانای گەورە لە ئیسلامە کە خاوەنی قەدەمێکی ساڵحە خاوەنی شوێنپێیەکی ساڵحە و شوێنپێی يعني ئاثاری شوێنەواری چاکیشی هەیە لەناو ئیسلامە مەکانەتیشی هەیە بەڵام هەفۆزە لە هەرەکە غەڵەت و پێخرسکانی هەر هەیە چەند گەورە بێ. يعني تۆ وا مەزانە هەر کەسێک عالم بێ مەلا بێ داعی بێ مەسەڵەن هەموو عالمێ قابلە بەوە غەڵەت کە والله کەس نییە لە غەڵەت پارێزراوە. هەر خوای تەعالا لەوانەیە جاجا غەڵەتیان پێ بکات بۆی بزانن کەمال هەرخی خوایە هی کەسی تر نییە. ئەگەر عالم بێ و دڵسۆزی معزورە بەڵکو نەک معذورشە و بەس مەجووریشە بۆی چکە ئیجتیهادی کردووە. فلا يجوز أن يتبع فيها بەڵام نابێ کەس شوێنی بکەوێت. ولا يجوز أن تهدر مكانته وإمامته ومنزلته من قلوب لەو بابەتەی کە غەڵەتی کردووە کەس نابێ شوێنی بکەوێت بەڵام نابێ مەکانەت و شخصیەتیش بشکێنرێ. ئەگەر کەسەکە دوو نمونە دوو مەرجمدانە عالم بێ و دڵسۆز بێ عالم بێ و دڵسۆز بێ بەڵام ئەگەر عالم نەبێ و لە خۆی قسەکە بڵێ بۆ مسلمانانە هەتکی بکەن و بۆ مسلمانان بیخە لەبەر چای مسلمانان کە ئەم کەس عالم نییە بۆ ئەوەی کەس شوێنی بۆ ئەوەی کەس پێ نەخەڵەتی. دوو بۆشیان هەیە مسلمانان ئەگەر دڵسۆز نەبێ بڵێن کاکە ئاگاتان لەم زەلامە بێ ئەم زەلامە گومان لەسەرێتی بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئاگامان لە خۆمان بێ. من لێرە ئەم نەسیحەتە طبعا زیاتر ڕۆکەم و مەلاکان ئەبێ ئاگایان لە خۆیان بێ و ئێمەش ئاگامان لە خۆمان بێ. مەلایەک ئەگەر غەڵەتی کرد زانایەک ئەگەر غەڵەتی کرد داعی ئەگەر غەڵەتی کرد دیفاع لە غەڵەتەکەی مەکە بەڵکو بالعکس واجبە لەسەر غەڵەتەکەیشی ڕوون بکەیتەوە. بەڵام ئەگەر یەکەم جاری بێ و کەسێکی دڵسۆزە و هەم عالمە و هەم دڵسۆزیشە والله پێویستە دیفاع لە شخصیەتەکەی بکەین گشتمان يعني پێویستە چونکە ئەمە شخصیەتەکەش کا يعني ئیسلامەش کرد. بەڵام ئەگەر زانیت ئەم کەسە عالم نییە و خۆی کردێتە عالم دڵسۆز نییە و کلکی ئەم لە ئەولایە والله برا پێویستە لەسەر مسلمانان کەشفی عوراتی بکەن واجبە. علمی جەرح و تعدیل ئیشی چییە؟ يعني بۆ جەرح و تعدیل دانراوە بۆچی دانراوە غێر بۆ ئەمە بەس دانراوە. تانەدان لە علەما طبعا ئیشی ئەهلی بیدع و ئەهلی فسوقە ئەو کەسانی تانە لە عالمی ئەهلی سونە و عالمە دڵسۆزەکانمانەدا بەڕاستی ئەوە کاری ئەهلی بیدعەیە و ئەهلی فسوقە. ئەوانە دائما حەوڵەدەن مەلا بشکێتەوە نمونە مەسەل لەسەر مەلا تێرنەوە ئیهانەی مەلا ئەکەن مەلا ئەشکێنەوە. طبعا مەلا کاتێ لێرە ئەڵێم عالمی کورد يعني مەلا نابینی هزار پند و نمونەی بەسەرا دێنەوە لەبەرچی لەبەر شخصیەتی مەلاشکات دین ئەشکی. يعني أول شيء جواب مثل أهل البدع والفسوق والعلمانية شو علمانية بلي أخو أهل البدع لهم شرطر أوانا بس سبحان الله لا مسلمان بوتين أهل البدع بس مسلمان بداخو الحذر من غيبتهم وذكرهم بالسوء. مسلمان بي أقدار بغيبتي علماء نكات نابي بخرافة باسي عالم كان بكي بلكو أبي دائما لغلط كان يعني عذري عن ببيني تو بلي أما غلط يعني كذا ليراكا ولا شاكا كان شان أبي وصف يعني بكري وبباشا باسي يعني بكري. غيبتي علماء طبعا لغيبتي غير علماء زياتره چونك غيبتي عالم بكي لأنها تضر الإسلام كله. إسلام دشي زررك بس غيبتي الشخصية بكي لو أنا بس أو كسي قد بقري لقيامته علماء هالقريب آلاء إسلاما تو أدي عالم أدي آلاكا أدر متمانة بعلماء نميني برينا والله لواي إسلامك يتخوارو آلاء إسلامك يتخوارو أو كاتا زرر لهمو إسلام دا ولهمو ديني إخوة دا
ئەبێ ئینسان ئاگادار بێ عورەتی زاناکان هەڵنەداتەوە بەدوای کەم و کورتەکانە نەگەڕێ و لە ناو خەڵکیشا بڵاوی نەکاتەوە. ئەو زەرەرانەی کە بەرمانەکەوێت کاتێک واز لە جێبەجێکردنی مافی زانایان بێنین ئەوەیە کە زانست لە ناو خەڵکە لاوازە بێ و نەفامی و بیدعە زیاکە. ئیستا تۆ عالم نەما کێ ڕوونکردنەوە بدە؟ خراپەکاریەکان بڵاو ئەبنەوە لە ناو خەڵکە، حرامەکان زیاد دەکەن، شوێنە پیسەکان زیاد دەکەن، خەڵک گەنجان زیاتر سەریان لێ ئێشێوێ. بەڵێ ئێستا لەو ڕۆژەوە داعی عولەماکان گیراون لە سەردەمی ئەم نەکبەتە. حاڵی مسلمانان لە سعودیە زۆر خراپە، یعنی لە جاتی هەیئەی ئەمر بالمعروف و نهی عن المنکر سیرکە. ئێستا هەیئەی چی دانراوە؟ هەیئەی تەرفیه، هەیئەی بەرەڵایی و خراپەکاری و بڵاوکردنەوەی فسق و فجور بەداخەوە. طبعا ئەو کاتێک کە عولەماکان مافیان جێبەجێ نەکریا کێ زاڵە بێ؟ ڕؤوسی ئەهلی ضەلال زیادە بن، خراپەکاران، بێدینەکان، ملحیدەکان، ئەوانەی کە دوور لە دینن، علەمای سوء و خراپەکاری، ئەوانەی چڵکاوخۆری دەسڵاتن، ئەمانە پێگەین بۆ خۆی یەواش یەواش. ئەگەر زانایان مافیان جێبەجێ نەکرا خەڵک جورئەتەکا لەسەر دینی خوا، ئەو کاتە گوناح بە گەورە نازانرێ، ئەو کاتە جورئەت ئەکرێ خەڵک گوناح بکا و کەسی شلۆمەیان ناکە، ئەو کاتە خەڵک جورئەتەکا فتوا بدە، هەر مناڵێک هەڵسێ لە تیکتۆک دەسەکادا فتوادان. ئەو کاتە وای پێتێ بە بێ علم خەڵکانێک مەوعیزەتی خەڵکەکەن، ئامۆژگاری خەڵکەکەن، ئەبن بە موفتی لە کاتێکا کە هیچ لە دین نازانن یا کەمێک ئەزانن. خۆی من لە نەزان ناترسم، من لە کۆڵکە زانە ئاترسم. نەزانێکا لە وراکە قسە بکات کەس باوەڕی پێ ناکە، بەس ئەوە مشکلەیە کابرات تۆزێک لە دین نەزانێ نەڕۆیتە قولایی دینەوە، شتێک ئەبەسێتە سەرەوە، ڕیشێک ئەتوان نەدانە و هەندێک مەزاهیری ئیسلامەتی لە خۆی ئاینەکا و بۆ خۆی بێتە مفتی خەڵک و فتوا بۆ خەڵکەدا بەداخەوە. ئەو کاتە سنەت نامێنێ لە ناو خەڵکە، ئەهلی سنە کزەبن. ئەو کاتە خەڵک ئەهلی سنە ناناسیە و زانایانی ئەهلی سنە ناناسن و ئەو کاتە چیش بۆدا؟ سنەش ناناسێت، یعنی دینی ئیسلام دینی پێغەمبەر صلی الله علیه وسلم کز ئەبێ و ئەڵێ وەکو قاعیدەیەک لە ناو ئەهلی سنە و جەماعەیە ئەوترێ هەر کاتێک سنەتێک نەمێنێ بیدعەیەک سەرهەڵەتە. هەر کاتێک بدعەیەکتان بینی دڵنیا بن سنەتێکا لە ژێر ئەو بدعەیە مرێنراوە. ئەو کاتە عوامی خەڵک ئەفەوتی، عوام تەحملەوە ناکە لەم لا قسەیە ببیسێ و لەو لا قسەیە ببیسێ. ئەو کاتە ئەو عوامە ئەبنە فرسەتێکی ئاسان لە بەردەم مناهیجی تەغریب و بێدینەکان و ئەفکارە پیسە و گەندەڵەکان. تێن ئەمانە ئەم گەنجە جوانانە ئەم عوامانە بۆ خۆیان ئەبن و سەریان لێ تێکەدەن و ئەیانکەن بە جوندی خۆیان، ئەیانکەن بە جوندی شەیطان، بە سەربازی شەیطان خوا پەناماندا. داواکارین خۆی پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، لەوانەمان بگیڕێت کە حەق و مافی زاناکان بە جوانی جێبەجێ ئەکەن. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.